زۆر سپاس بۆ کوردان تیڤ بۆ ڕێخستنی ئەم بوارە. هەڵبەتە لەسەر داوای ناوەندی چاک کە بۆ ماوەی 5 ساڵە تقریبن داواکەین لە پەرلەمانی دانیمارکە بوارمان بدەنێ لەسەر دۆزی جینۆسایدی گەلی کورد قسە بکەین. خۆشبەختانە لە 26 مانگی 5 ئەم ساڵواتە چەند ڕۆژێ لەمەوە پێش ئەو دانیشتنە ساز کرا دوای ئەوەی کە داوایەکی فەرمیمان پێشکەش بە پەرلەمان کرد کە ئەمانەوێت لەگەڵ لژنەی سیاسەتی دەرەوەی پەرلەمان دابنیشین و داوای پشتگیری ئەوان بکەین بۆ ناساندنی تاوانەکانی ئەنفال و هەڵەبجە بە تاوانی جینۆساید و بە تاوان تش بە مرۆڤایەتی. دانیشتنەکە لە 26 مانگی 5 وەکووتم دانرا وەفتێک هەڵبەتە لەلایەن ئێمەوە 4 کەس بووین کە چوین لەگەڵ پەرلەمانتارانە لەوێ دانیشین و دوای ئەوە سیانمان چوینە ژوورەوە کە سیانەکە هەڵبەتە بێتێ لە من کاک عەدنانیش بووە کاک دیدار و ناوەندی چاک نامەیەکمان پێشکەشکردن و لەو دانیشتنا هەڵبەتە نوێنەری هەموو حزبە سیاسی دانیمارکیەکان ئامادەبوون و بەرپرسی سیاسەتی دەرەوەی هەموو حزبەکان لەوێ لەو پەنێلا بەشدار بوون. هەڵبەتە ئێمە سەرەتا پێشەکیەکی مێژوویمان پێشکەش کرد لەسەر کورد وەکو گەورەترین نەتەوە کە خاوەنی وڵاتی خۆی نییە و وەکو یەکێ لە نەتەوە دێرینەکانی جیهان کە تاوەکو ئێستا لەسەر خات و زیادی خۆی ئەژی. هەروەها ئاماژەمان بە ڕێکەوتنامەی لۆساندا کە وەکو بنەمایەکی یاسایی بەکارهێنرا بە تایبەت لەلایەن تورکیەوە بۆ ئەوەی کورد بچەوسێنرێتەوە و تەنانەت وای لێ هاتبوو بەکارهێنانی زمانی کوردی وەکو تاوان سیر ئەکرا. هەڵبەتە هەر نەکرد لە تورکیا بەڵکو لە عێراق و لە ئێران و لە سووریاش بوونی کورد خۆی لە خۆیان جێ پرسیار بوو و سیاسەتی لە ناوبردننی کورد لە هەرێکێ لەو وڵاتانە شێوازێکی خۆی بینی بوویەوە. ئێمە ئاماژەمان بە کۆمەڵە تاواندا ئاماژەمان بە ڕاگواستنەوەی دەرسیمدا لە ساڵی 38 ئامادەمان بە تاوانی ئامودەدا لە ساڵی 6 ئامادەمان بە تاوانەکانی سەردەشدا بە لە سێدارەدانی سەرجادەکانی سنەدا ئاماژەمان بە ئەنفالدا ئاماژەمان بە سەرهەڵدانی قامشلۆدا بە کیمیابارانی هەڵەبجە بە تعریبکردنی شوێنە کوردیەکان بە حیزامی عەرەبی لە سووریا بە تەتریککردنی کورد لە تورکیا و هەڵبەتە ئەو سیاسەتەی کە ئێران بەرپایەکە بەرامبەر بە کوردەکان لەژێر ئاڵای یاخود لەژێر بە ئیسلام بوون یا بە شیع بوون یاخود هەر بیانوێکیکە کە بیدۆزێتەوە. هەڵبەتە وەکو داواکاری ئێمە چەند داواکاریەکیشمان خست بۆ ڕوو کە هەمان ئەو داواکاریانە بوو کە لە هەڵمەتی واژۆ کۆکردنەوەکەی ناوەندی چاکە کە لە 2008ەوە دەستمان پێکرد و خۆشبەختانە لە سەرەتای 2009 کۆپیەک پێشکەشکرا لە سویسراوە هەروەها ئێمە کۆپیەکیش تەبعەن لێرە پێشکەشمان کرد بە پەرلەمانتارانی دانیمارک. داواکاریەکان هەمان ئەو دوو داواکاریە بوو کە یەکێکیان بریتیە لەوەی ناساندنی تاوانەکانی ئەنفال و کیمیابارانی هەڵەبجە وەک تاوانی جینۆساید و تاوان دش بە مرۆڤایەتی و هەڵبەتە هەڵواستە وەرگرتن لەسەر ئەوە و دانان یاخود فشارخستنە سەر ئەوەی یاسایەک هەبێ بۆی کە نەتەوایەتیەکانی وەکو کورد بپارێزرێن لە دووبارە بوونەوەی تاوانی لەو جۆرە. داواکاری دووهەم ئەوە بوو کە ڕۆژی 16 سێ ڕۆژی کیمیابارانی شاری هەڵەبجە دابنرێ وەکو ڕۆژێکی جیهانی بۆ داماڵین و قەدەغەکردنی بەکارهێنان و بەرهەمهێنانی چەکی کیمیاوی و بایۆلۆژی لە هەموو جیهاندا. هەڵبەتە شایانی باسە کە ئێمە لەم دانیشتنا ڕوبەڕووی کۆمەڵە پرسیاریش بووینەوە لەلایەن ئەندامانی پەرلەمان کە لەوێ بوون سەبارەت بە تایبەتی بە ڕەوشی عێراق کە ئێمە لە وەڵامە ئاماژەمان بە هەندێ ڕووداودا کە تاوەکو ئێستا لە عێراقی نوێشدا دەکرێت بەرامبەر بە کورد کە ئەویش خۆی لە خۆیان زەمینە خۆشکەرە یاخود ئاماژە بەوە دەدا کە
پرۆسەی جینۆسایدی گەلی کورد بەردەوامە تەنانەت لەو عێراقی کە ئێستا وەکو عێراقێکی نوێ یاخود عێراقێکی ئازاد ناوزەنگ دەبرێت لەسەر ئاستی جیهانە. هەڵبەتە دانیشتەکە مەسەرەتا چارەک سەعاتێکیان دابووینە کە ئێمە قسەی خۆمان بکەین و ئێمە توانیمان لەو چارەک سەعاتە بەرنامە و یاخود پەیامی خۆمان بگەینین بە ئەندامان و هەروەها بوار مایەوە بۆ ئەوەی چەند پرسیارێک بکرێت و ئێمەش وەڵامی پرسیارەکان بدەینەوە. هەڵبەتە ئەندامان یاخود ئامادەبوانی ئەو دانیشتنەوە ئەندامانی حزبە سیاسیەکان بە گرنگی و بە بایەخدان سەیری بابەتەکەیان کرد و تەنانەت ئەوەی هەستمان پێ کرد کە ئەوان بەڕاستیانەوێ لە زاری کوردەوە بزانن ئایا ڕەوشی بە تایبەتی باشووری کوردستان چۆنە لە چوارچێوە ئەو عێراقی کە ئێستا حالیان هەنگاو ئەنێ وەکو ئەوان لە ئەیناسێن هەنگاو ئەنە بەرەو دیموکراسیەت ئایا ئەمە وەکو کورد چۆن سەیری ئەەکەین و بە تایبەت کە کورد لە ناوەندی عێراقا پۆستی گرنگی هەیە وەکو سەرکۆمار یاخود وەکو وەزارەتی دەرەوە یاخود وەزارەت و پۆستی گرنگی دیکە. ئێمە ئەوەی هەستمان پێکرد لەلایەن ئەو لژنەیەوە و خۆشیان دەرکانیان کە بایەخەدەن بە دۆزی کورد و بەڵێنیاندا کە ئەو داواونامەی ئێمە طرح ئەکرێت یاخود پێشکەش ئەکرێت بە وەزیری دەرەوەی دانیمارک و لە لژنەی وەزارەتی دەرەوەی دانیمارک ڕێی خۆیانە بێ و هەڵبەت ئێمە داوامان لێکرد کە بە فەرمی زۆر گرنگە بۆ ئێمە بە فەرمی هەڵوێستێکە بێ لەلایەن پەرلەمانی دانیمارکەوە وەکو دەستگایەکی فەرمی سەبارەت بەو تاوانانە بە تایبەت ئەو تاوانە کە دادگای باڵای تاوانەکانی عێراق وەکو جینۆساید لە قەڵەمی داوە و هەروەها دادگای لاهای کە دادگایەکی ناوخۆی هۆڵندایە تاوانی سەردەشت و تاوانی هەڵەبجەی بە تاوانی جینۆساید ناسان. لە کۆتاییە هەڵبەتە خوا حافیزیمان لێکردن و هەتاوەکو دەرەوەی هۆڵەکە بەرپرسی لژنەکە کە بەڕێز ناسر قادر بوو هەڵبەتە لەو ناوانەی کە هەبوون کە دیاربوون خەڵکانی کەش کە ناوداربوونێکی لەوانە مۆنسلوگەتۆ و چەند پەرلەمانتارێکی کە لەسەر ئاسی سیاسەتی دەرەوەی دانیمارک ڕۆڵیان بینیوە پێشتر و دەوری گرنگیان هەبووە هەتاوەکو بەردەرگا خواحافیزیان لێکردین و بەڵێنیان دووبارە کردەوە کە بە گرنگی لەگەڵ ئەو داواکاریە مامەڵە ئەکەن.